ئەزیزان یەکێک لەو گرفتانەی کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستاندا هەیە و مەترسی هەیە بۆ سەر کەرتی کشت و کاڵ کەمی بارانبارینە و نەبوونی سەرچاوی ئاوی باشە کە ئێمەش گرنگترین سەرچاوی ئەومان بارانە ئاوی بارانە بۆیە ئەمە بۆتە گرفتێک و مەترسی هەیە لەسەر کەرتی کشت و کاڵ باسییان بابەتە دەکەین بە میوانداری زۆبەڕێز ئاسۆ فەتاح ئەندازیاری کشت و کاڵ کاگاسەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان لە پەیامی ڕۆژ کاکاسۆ دەستپێک بۆ پرسیارە دەست پێ دەکەم کە ئەم ساڵ چۆن بۆ ڕێژەی بارانبارین ئایا مەترسی هەیە لەسەر کەرتی کشت و کاڵ هاوشێوەی ساڵانی پێشوو؟ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی پەیام تەوەرێکی باشتان بژارۆ قسەی لەسەرکەین ڕاستی ڕێژەی بارانبارین ئیمساڵ تا ئێستا لە هەندێک شار باشە لە هەندێک شار ڕێژەکە زیاتر بۆ لە ساڵانی پار لە هەندێک شاریش ڕێژەکە تقریبی یەکسانە بە نسبەی بارانبارینی هەمان ڕێژە لە ساڵانی ڕابردووە بەڵام ئەوەی پێویستە بوترێت ڕووەک بەگشتی ئەو بەرووبوومانی کە لە ئێستا ناچێنن لە ئێستادا پێویستیان بە بڕی بارانبارینی زیاترە وەک لەوەی کە لە ئێستادا دەبارێ چونکە قۆناغەکانی ڕووەک قۆناغەکانی گەنم قۆناغەکانی ئەو دانەوێڵانەی کە لە ئێستا ناچێنرێن و پشت بە باران دەبەسن ناوە ناوە ئەبێ یعنی هەفتەی جارێ دە ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ بڕی بارانی پێویست ببارێ و ئەو عەرزە تەڕ بێت بۆەوەی ئەو ڕۆکە سوودی لێ بینێ لە قۆناغەکانی ڕەگلێدان و لە قۆناغەکانی گەشەکردن و لە قۆناغەکانی بنجلێدانە وەکو خۆت ئاماژەت پێدا بڕی بارانی زۆر کاریگەری هەیە لەسەر ئاوی ژێر زەوی و ئاوی سەرزەوی زۆر باشە کاگاسۆ ئەو ڕێژەیە کە ڕۆک و بەرهەمە کشتتوکاڵەکان پێویستیانە لە ئاو یاخود لە باران چەندێکە بۆ ئەوەی کە بەرهەمێکی بەپیت و بەرهەمدار بەرهەم بێنن ئەوەی ڕاستی بێ کە ئەو قسەی کە ئەو پرسیارەی کەی لەبارەیەوە ڕێژەی بارانبارین چەند پێویستە بۆ ڕۆکێ بۆ نمونە بۆ گەنم ئەوەستێتە سەر جۆری بەرووبوومەکە بەرووبوومە چێنراوەکە ئەمە یەک ئەوەستێتە سەر جۆری خاک ئەوەستێتە سەر بەرز و نزمی پلەی گەرما ئەمانە هەمویان کاریگەریان هەیە لەسەر بڕی ئەو بارانەی کە بەرووبوومێکی وەکو گەنم پێویستێتی لە ساڵێکە بە تاوەتی ببارێ ئەگەر بە قسە لەسەر گەنم کەین بۆ نمونە ئێمە لە ساڵێکە ئەگەر بتەوێت بەرهەمێکی باش بێ بەلایانی کەمەوە بەلایانی کەمەوە 500 تا 700 ملم پێویستی بە بڕی بارانبارین هەیە لە کاتە جیاوازەکانەوەتە ئەم گەنمە بۆی بەرهەمێکی باش بدات لە ساڵێکە 500 ملم تا 700 ملم بارانی پێویستە ئیتر ئەمە بۆ بەرووبوومەکانی تر و بۆ سنفەکانی تر ئەگۆڕەوە وتم فەرموو بەردەوام بە وەک وتم ئەوەشی کاریگەری هەیە لەسەر بڕی ئەوەشی کە کاریگەری هەیە لەسەر بڕی ئەو بارانی کە پێویستە بۆ ئەم بەرووبوومە تاوی بەرووبوومێکی چاک و تاوی بەروومێکی جوان و تاوی بەرەمێکی باشی هەبێ جۆری خاکە و پلەی گەرمی و جۆری بنەتۆوی چێنراوە کە لە هەیە پێویستی بە بارانی زیاترە پێویستی بە ئاوی زیاتر هەیە پێویستی بە ئاوی کەمترە باش وەک دەزانین ینی مەترسی باران نەبارین لەسەر هەموو ڕۆکەکان بە گشتی مەترسی هەیە بەڵام ئەو بەرووبوومانە کامانن کە زیاتر مەترسیان هەیە گەر بێت و باران نەبارە یاخود کاریگەریە کاتە سەر بەرووبوونی کشت و کاڵی ئەمساڵ بە نەبارینی بارین یان کەمبوونەوەی بارانبارین بەعام لەسەر ڕێژەی سەوزایی کاریگەری لەسەر دار و درەخت کاریگەری هەیە ساڵانە ئێمە وەکو ئەبینین بە بەچای خۆمانەوە ڕێژێکی زۆر لە دار و درەخت کە تەمەنێکی زۆریانەیە 35 تا 100 ساڵیش درەختمانێ وشکە بێ بەهۆی ئەوەی چەند ساڵێکە وشکە ساڵی و چەند ساڵێکە ڕێژەی بارانی پێویست نابارێ ئەو بەرووبوومانی کە پێویستیان بە بارانی باشە هەموو ڕۆژێک پێویستی بە بارانی باشە ئەم بارانە هۆکارە بۆی کە ڕێژێکی زۆری سەوزایی زیاتر سەوز بێ کاریگەری هەیە لەسەر پلەی گەرمان لەسەر ئاوهەوا لەسەر ڕێژێشێ لە خاکە ڕێژێشێ لە هەوا ئەمانە هۆکارن بۆی ئەم درەختانە بە جوانی بمێنەوە بە ساغی بمێنەوە لە فەوتان پارێزاون بەڵام کەمی بارانبارین چەند ساڵێکە بە دواییەکە هۆکارە بۆ
وشکبوونی ڕێژەیەکی زۆری دار و درەختەکانمان لە دار و درەختی میوە لە دار و درەختی دارستانەکان لە دار و درەختی باخچە و پارکەکانمان گشتی هۆکاری وشکبوونی زۆربیان ئەگەڕێتەوە بۆ کەمبارانی. هەڵە کاگاسەوە کۆزانین بۆم ساڵی پێشوو بەرهەمی هەنار لە دەڤەری شارەزور و هەڵەبجە بەهۆی کەمبارانیەوە ڕێژەکەی کەمی کرد. ئایا بۆ ئەم ساڵش ئەو مەترسی هەیە؟ ئەویان جارە نازانین هێشتا خۆ زووە قسە لەسەرەوە بکەین الله ئەعلەم، چونکە ئێمە ماوەیەکی زۆرمان لەبەرماوە تا ئێستا ڕێژەیەکی پێویستی باش باریوە ینی ئەوەی کە تا ئێستا باریوە باشە بە نسبەت شارە زورەوە ئەگەر ئینشەڵا لەمە لە بەردەوام بێ لە بەهارەکەی بەهاریکی تەڕ بێ وەکو جوتیاران وەکو فەلاعان ما قسەی لەسەرەکەن ئەو زاراوەیە بەکارێنن ئەگەر بەهارەکەی تەڕ بێت کێشەمان نییە تا ئێستا بارانی پێویست شکور باریوە بۆ بەروبوومەکان بۆ دار و درەخت و ڕێنمایش بۆ برانی باغدار ئەوەیە لە سانە بەتایبەتی ئەگەر ماوەیەک باران کەم باری ئاوی درەختەکان ئاوی باخەکانیان بدێرن باشترە بۆی ئەم عەرزە پاک بێتەوە لەو ئافاتانی کە تێداتی لەو دەردانی کە تیادی لەو کرم و حەشەرات و کەڕ و نەخۆشیانی کە لە خاکە هەیە لە ناو درەختەکان هەیە هۆکارە بۆ سەلامەتیان وەکارە بۆ پاکردنەوەیان واتە ئەگەر بڕی بارانبارین ماوەیەکی زۆری پێچووباران نەباری جوتیاران و باغداران توان بەروبوومەکانیان ئاو بدێرن لەم سەنە چەند جارێ ینی دوو جارە سێ جارە جارێکە بە پێی توانە. ئەوەی خۆت قسەت لەسەر کرد کاریگەری بارانبارین لەسەر هەنار ڕاستی کاریگەری ڕاستەوخۆی هەیە ئەم دار و درەختانە هەموویان ئەگەر بە شێوەیەکی علمی قسەیان لەسەر بکەین هەر درەختێک هەر سنفێ لە درەختەکانیش یعنی بەپی تەوزیعیان بەپی ناوچە بەرزی لە ئاستی ڕووی دەریاوە جیاوازە ینی جۆر هەیە بەرزی لە ئاستی ڕووی دەریا ئەبێ 500 متر تا 600 متر بێت جۆر هەیە ینی نەجاحەتی لەو شوێنانە زیاترە کە 1000 بۆ 1500 متر بەرزە نسبەی باران کاریگەری ڕاستەوخۆی لەسەر باشی بەروبووم لەو ساڵەدا ئەو بەروبوومە ئەگەر باران نەبارێ ناچێتە سوڕی مدبوونی باش نابێت کە دەوری سکوونی پێڵن کاری ئەمانە هەمویان هۆکارن بۆی کە لە ساڵی ئایندا بەرێکی باشی هەبێت. زۆر باشە بەگشتی کۆمەڵێک ڕێنبایی هەیە وەکو ئەندازیارێکی کوشتوماڵی گەربیە بە کەسانی ترەگەر برد و هەر کەسێک سەوزایی هەبێ خۆ جوتیارێک کە بەروبوومێکی هەبێت هیچ ڕێگەیەک هەیە کە ئێمە خۆمان چارەسەرێکی ئەو کەم ئاویە بکەین یاخود بە جۆرێک لە جۆرەکان پارێزگاری لەو سەوزاییە بکەین کە هەمانە؟ ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە پێشتر قسەم لەسەر کرد بەڵێ ڕێگە چارە هەیە ینی بەڵام لاوەچیە ڕێگە چارەکان لاوەچیە ڕێگە چاری 100% نییە بەڵام ناچاریە ئەگەر باران کەم ببارێ کابرا ئەگەر گەنمی کردبێ گەنمی چاند بێت توانێت ئاوی گەنمەکەی بدێرێ بە تایبەتی لەم مەرحەلا کە مەرحەلەی لەغلێدانە بنج لێدانە بنج داکوتینە ئەگەر تا بۆن منە 5-6 ڕۆژی تریش گەنم باران بارین دوا بکەوێ بەڕاستی بڕێ زەوی هەیە پێویستیان بە ئاودێران هەیە ئەگەر بتوێ بەرهەمەکەت چاک بێ من قسە لەسەر بەرهەم چاچیەکەم قسە لەسەرەوەکەم کە باشترین بەرهەم بێنیت لەو زەویە و لەو ڕوبەرەی کە چێنراوە هەتا ئەگەر تا ماوەیەکی تر تا هەفتەیەکی تر باران نەبارێ بێگومان زەوی پێویستی بە ئاوە بە تایبەتی ئەو زەویانەی کە چێنراون بە دانیۆڵی گەنم و جۆ بۆی بەرهەمەکەت چاکتر بێ بۆی بەرهەمەکەت باشتر بێ بۆی بنجی باشتر لێبە تۆ لە دوانمێک بڕی 900 تا 1000 کیلۆ گەنمت هەبێ لەکوێ و بڕی 1500 1200 تا 1600 کیلۆ دەبێت لەکوێ یعنی ڕێژەی بارانبارین و ئاودێران کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بڕی بەرهەم لەو ڕوبەری کە چێنراوە. زۆر باشە کاگاسۆ زۆرێک لە جوتیاران و باغدارانی ئێمە ساڵانە بەرهەمی زەویە کشتتوکاڵەکانیان لەگەڕن بۆ منە ساڵێک گەنمەکەن ساڵێک تر لەوانەیە بەرهەمێکی تری کشتتوکاڵی بکەن لە ناو زەویە کشتتوکاڵەکان ئەمە لە ڕۆی زانستیەوە تا چەندێک دروستە کێشە بۆ باخەکان دروست ناکە یاخود کێشە بۆ زەویەکان
خۆی لە زانستی زراعیە زانستی کشتتوکاڵیە زاراوەیەگەیە پێڵەن خولی کشتتوکاڵی خولی کشتتوکاڵیەوەی ئەم سەوێت دەیە بیکەی بە دابەشیکەی بۆ نمونە ساڵێ بیکەی بە هەر بەروبوومەکان بگۆڕی بۆەوەی زەویەکەت هەم لە نەخۆشی پارێزراو بێ هەم لە بژار پارێزراو بێ هەم بە پیتەکەی لە دەستنادا خاکەت خولی کشتتوکاڵیەوەیە زەویەکە دەکەی بۆ نمونە بە 4 ساڵ ساڵێکی بە دانەوێڵە وەکو گەنم و جۆ ساڵێکی بە نۆکە پاقلێ یان بەروبوومێکی دەر ساڵێکیش بە وەردی بەجێڵی بە چۆڵ یعنی هیچی تیان ناکەیت بۆی بە پیتیەکەی لە دەست دەدا خاکە بۆی هیلاک نەبێ بۆی ئەو نەخۆشی و ئافات و دەردە کشتتوکاڵیانە هەن لە زەویەکە کەمتر بێنەوە خۆیەوە ڕێگەیکی ڕاستەکە فەلاح و جوتیار لای خۆمان بەکارێن هەر ساڵە زەویەکانیانەکەن بە شتێک و یان ساڵی وایە بەر زەویەکانیان هەر تەنیا چێڵن و هیچ شتیان ناچێنن باش بە بەسێک لە زۆر باران بارین بکەین هەرچەنە ئەم ساڵ کەمی باران ڕەچاوکرێت یاخود تا ئێستا کێشەی ئەوەمان هەیە بەڵام با لێرەوە باس لەوە بکەین کە هەندێک جوتیار یاخود کەسانێکمان هەیە زۆر ئاوی ئەو بەروبوومە کشتتوکاڵیانە ئەدەن یاخود دەگەر سەوزایەکیان هەبێ زۆر ئاوی دەدەن ئەمە زیانەکەی چییە و بۆچی دەبێت بەپێی پێویست بێت نابێت زیاد بێ لە حەدی خۆی بەڵێ وەکو چۆن کەمبارانی کەمی ئاو کەمی شێ لە خاکە کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی بەروبوومە کشتتوکاڵەکان زیادە ڕۆیکردن لە ئاودێرانشا بێگومان زیانی خۆی هەیە بێ زیان نابێ زیانی لاوەکی و زیانی سەرەکیشی ئەبێت زۆر بەروبووم هەیە کە ئاوی زۆر بدێری ئەبێتە هۆی گەنین ئەبێتە هۆی گەنینی ڕاک ئەبێتە هۆی لە ناوچوونی بەروبوومەکەت یعنی هەر بە یەکجاری لە ناوەچێ ینی ڕەنگە ئەو شتێکە چاوەڕێەکەی هیچی لێ بەدەست نێنی واتە زیاد ڕۆیکردن لە ئاودێرانە زیاد ئاودێران ئەبێتە هۆی ئەوەی بۆن منە زەوی کشتتوکاڵی ئێسرا کراوە بە گەنم خۆی گەنم 20 ڕۆژجارێ 15 ڕۆژجارێ پێویستی بە ئاوە لە وەرزی سانە ئەو زەوی کشتتوکاڵانی کە پشت بە باران نابەسن بە تایبەتی لە گەرمیانە هەڵەسێ زۆر ئاوی گەرمەکەیە دێرێ ئەبێتە هۆی زەربوونی گەڵاکە ئەو گەڵای بەیانی ڕاستەی چێلگەکەی کا گەڵای گەرمەکەی زەرد بووە ئەمە کێشەکە لە ڕێجیاتی چونکە ئاودێرانی زۆر هۆکارە بۆی ڕەجی لە زەویا بگەنێت زۆر باشە یەک پرسیاریترم هەیە زۆر جارباز لەوە دەکرێت ئەگەر بارین دوا بکەوێت واتە لە کاتی خۆیانە بێت جاری وایە دەکەوێتە کاتێکی زۆر دوورەوە ئەمەش زیان بە بەروبوومی کشتتوکاڵی دەگەێنێت یاخود هیچ زیانێکی نییە و گرنگ ئەوەیە کە باران ببارێت و بێتە هۆی بژانەوەی ئەو بەروبوومانەی کە هەیە بەڵێ بۆ وەڵامی پرسیارەکەت هەموو درەختێک فترەی سکوونی خۆی هەیە یعنی ئەو خولەی هەیە کە ئەڕواتە سووڕی مدبوونەوە لەگەڵ دەستپێکردنی پاییزە چەندێ بارانبارین دوا بکەوێ چەند بارانبارین دواکەوێ چوونە سووڕی مدبوونی درەخت و دار و درەختەکان دواکەوێ ئەمەش کاریگەری هەیە لەو سەرەوە لە ساڵی ئایندەدا بۆی بەرهەمەکەت کەمتر بێ بۆی بەرهەمەکەت ڕێژەی کەمتر بێ بۆ نمونە ئەگەر لە سەرەتای مانگی دەوە باران ببوارێت درەختت هەیە گوێزت هەیە بۆ نمونە لە هەورامانە پێویستی بە 1500 ساعت هەیە پلەی گەرمان لە خواری حوتەوە بێت باشە ئەگەر بارانبارین دوا بکەوێت بۆ مانگی 12 ئەم 1500 ساعتە کەمە بێتەوە لەوە ڕەنگە بۆ 700 ساعت بێتەوە بۆ 800 ساعت بۆ 1000 ساعت ئەمەش کاریگەری هەیە لەسەر بڕی بەرهەم لە ساڵی ئایندا بەڵێ بێگومان دواکەوتنی باران کاریگەری هەیە لەسەر بەروبوومەکان کاریگەری هەیە لەسەر ئاوی ژێرزەوی کاریگەری هەیە لەسەر ئەو ئاوەی زەوی خەزنی ئەکات ئێمە بە هەر قسە لەسەرەوە نەکەین ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی ئەم زەویە بۆ منە ئەگەر ئێستا لە جاتی 200 ملیم 500 ملیم باران ببارایە لە جاتیەوەی 50 سانتیم لە زەویەکە تەڕ بووە مەترێک لە زەویەکە تەڕە بوو ئەو کاتە لە بەهارە درەنگتر وشکە بووە ئەو کاتە کاریگەریی باشتری ئەبوو یعنی ئاوێکی زیاتر لە زەویا خەز نەکرا یعنی ئەو ڕۆکە لەو سەرەوە پێویستی بە ئاودێرانی کەمتر بوو درەنگتر ئاویش بدێرای کێشەی نەبوو زۆر باشە کاگاسۆ قسەتان چییە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ نمونە وەزارەتی کشتتوکاڵ وەروە بەڕێبەرایەتیەکانی کشتتوکاڵ لە شارە جیاوازەکانە چەند هاوکاری جوتیاران و باخداران بکەن بۆ ئەوەی کەمی باران یاخود هەر بابەتێکی پەیوەندیدار بە بەرهەمێنانی بەروبوومی کشتتوکاڵیەوە کەمترین کاریگەری
نەرێنی بخاتە سەر بەرهەمەکانیان و هاوکاریان کرد. واللهی قسە زۆرە کرێ لەو ڕۆوە پیا و هەرچی بڵێ نازانێ. وەزارەتی کشتوکاڵ تا ئێستا ینی هیچ ڕێگەچارەیەکی نییە بۆ چارەسەری کەمبارانی. ئەوەی کەمبارانی تۆ بتەوێت چارەسەریکەی یعنی کاریگەریەکانی کەم بکەیتەوە، کاریگەریەکانی زۆر زەغ نەبنەوە. دروستکردنی بەنداوە چەندین بەنداوە ئەم شار و شارۆچکانە لە کورسانە پێویستیان بە دروستکردنی بەنداوە بۆ ئەوەی ئاوی ژەرزەوی و ئاوی سەر زەویش هەر باش بێ. بۆ نمونە لە شارە زووری ئەمە بەنداوێک پێویستە، بۆ نمونە لە پێنجوێنە هەزاران فەلاحەیە پێویستیان بە ئاوە، یعنی لە هاوینە کەونە حاڵەتەوەی بە تەنکەر ئاوی بەروبوومەکانیان بچێن. بۆ کەمکردنەوەی کاریگەری بارانبارین ئەبێ وەزارەتی کشتوکاڵ ئەوە خۆیان پلانیان هەیە و خۆیان کەسی شارەزایان هەیە، تر نازانم بودجە و موچە و نازانم پاریان لە بەردەستانە بێ بۆ ئەم کاروبارانەوەیان جیاوازە، بەڵام خۆیان کەسی شارەزایان لایە زان چی پێویستە بگرێ و چی نەکرێ، کە ناکرێوان نازانمەوە کارەکەی چییە. من لە شوێنی ئەوە نابوومایە هەر بە شۆفڵ و بڕێ پێداویستی سەرەتایی بۆیە بڕێ بەنداوم دروستە کرد بۆی کاریگەری کەمبارانی کەمتر بکرێتەوە بە ڕێژەیەکی ئەگەر هیچیش نەبێت لە 5 بێت لە 10 بێت لە 15 بێت ئەنی نزبەکان کەم بکەیتەوە، نزبەی کاریگەری کەمبارانی کەم بکەیتەوە بە دروستکردنی چەند بەنداوە. ئەگەر بەنداوەکانی سادە بن کێشەی چییە تۆ وردە وردە کارکەیت هەلەوە باشتر هیچ نەکەیت. باشە لە ئەگەری کەمبارانی وە دووبارە بوونەوەی چەند ساڵێک لەسەریە کە باران کەم ببارێ ئەگەری ناوچوونی ناوچی کشتتوکاڵیمان هەیە کە دواتر کاریگەریەکی درێژخایەن لەسەرمان بەجێ بهێڵێ مەترسیەکان چین لە داهاتوودا. بەڵێ ئەگەر بەردەوام بێ کەمبارانی ئیشەڵاوان نابێت کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر بەروومە کشتتوکاڵەکان لەسەر ناوچە کشتتوکاڵەکان سەدان چێلگە هەبووە پار ساڵی پار خۆ پار باران هەر باش بوو شکور، بەڵام بە بڕێ پێویست نەبوو. سەدان چێلگە کشتتوکاڵی هەبوو بە تەنکەر ئاوێ دیێرەکە بیرەکەی وشتێ کرد کە سەر چاوەکەی ئاوی وشتێ کرد. ئەمەش وایە کرد کە بەرهەمێکی باشی نەبێ، بەرهەمێکی چاچی نەبێ. هەزاران چێلگەی کشتتوکاڵی هەیە ئیسا بیریان لێداوە ئەگەر بڕی بارانبارین کەم بێ بیرەکەش ئاوی کەمە ئەو نێت و نیازەی کە جوتیارەکە هێتی بۆ ئەوی بیچێنێ ڕەنگە کەم بێتەوە بۆ نیو هێندە. ئەمەش کاریگەری هەیە لەسەر بازار، لەسەر بەروبووم لە بازار، لەسەر نرخ، لەسەر هەناردەکردن. ئێمە ئەوەی کە جێ شانازیە یعنی تۆزە ئەوەیە شانازی پێ بکەین. ساڵانی پێشوو چەند بەروبووم یەکمانە بووەمانتوانی بینێرینە شارەکانی ناوەڕاست و جنوبی عێراق، بەڵام ئەگەر بەڕاستی باران کەم بێ بڕەکەی ڕەنگە کاریگەری هەبێ لەسەرەوەیش و تەنیا ئەو بەروبوومانمان هەبوو کە بینێرینە دەر و پارەمان بۆ بێتەوە، پارە بێتەوە بۆ فەلاح، بۆ خەڵکی ڕەش و ڕوود، نەک بۆ چینی دەسەڵەتدار و چینی مەسئولین. تەنها ئەو بەروبوومە کشتتوکاڵانە هەبووە ناردە شارەکانی جنوب و لە بری پارە. ئێمە هەرچیمانەیە لە کوردستانە پارە نێرینە دەر و شتمان بێتەوە، ینی پارە نێرین و شتمان بێتەوە بۆ هەرچی شتە لە کوردستانە کە ئێمە پێویستمان بێت پارە نێرین و بەروبوومان بۆ بێ. بەڵام لە بەروبوومە کشتتوکاڵەکانە ئێمە لە وەرزی هاوینە تاکە سەرچاوەیە کە پارە بێتەوە جیرفانی باخ فەلاح و جوتیار. زۆر سپاس بۆ ئەگەر بارانیش کەم بێ ڕێژەکەی باران کەم بێت و وەزارەتی کشتتوکاڵ هیچ پلانێکیان نەبێ و هیچ گرنگێک نەدەن بە ئەو شوێنانەی کە بەروبوومی کشتتوکاڵی تیاچێنرێ وەکو شارە زوورە، وەکو پێنجوێنە، وەکو دەشتی ڕانی و نازانم چۆکوێیە، ئەگەر پلانێکیان نەبێ بۆ دروستکردنی چەند بەنداوێک بەڕاستی کارەسات دەقەومێ لە چەند ساڵی ئایندەدا ئەگەر بەردەوام بێ. بەڵام ئینشەڵا بە بۆچوونی ئێمە نابێ، ینی بە نێتی ئێمە نابێ. ئینشەڵا خوا گەورەیە، بارانی ژەبارێ و بارانی پێویستە بارێ خوا دەروی خێرمانلیە کاتەوە هەموو دەرویە داناخەت. ئامین بۆ ئومێدی کە ئینشاءڵڵا خوای گەورە بارانی پێویست ببارێنێ بەسەر خاک و نیشتیمانمانە. زۆر سپاس بۆ ئامادەبوونی کاک ئاسۆ فەتاح ئەندازیاری کشتتوکاڵی ئەم تەوەرە لەگەڵمانە بوو لە شاری. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس دەکەین.